من لانا عزیز شەوکەت کەریم قوتابی و قوتابخانەی ئامادەی هەڵەبجەیەکشان کە توانیم نمرەی 9.7 بەدەست بهێنم و ببمە دووەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یەکەم لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە و هەستێکی زۆر خۆشم هەیە کە خوای گەورە یارمەتی داوم ئەم نمرەیە بەدەست بهێنم. من هەر لە سەرەتاوە لە دوای پۆلی 11 لە هاوینەوە دەستم بە خوێندن کرد، بەڵام سەرتا ماوەیەکی کەم بۆ خوێندن دانابوو. دواتر کە دەستمان کرد بە خوێندن لە قوتابخانە ماوەی 5 بۆ 6 ساعت ئەم خوێند و لەو ماوەیەشا کە پێمانرابوو بۆ ئیمتیحانی وزاری ماوەی 9 بۆ 10 ساعت ئەم خوێند. سەرەتا خۆم کە هاتمەوە لە ئیمتیحانەکان سەیری وەڵامەکانم نەئەکرد تا کۆتای ئیمتیحان دوای 2 ڕۆژ لە کۆتای ئیمتیحانیش سەیری وەڵامەکانم کرد. اینجا زانیم هەڵەیەکم هەیە لە وانەی ئینگلیزی و بەڵام هەر دوو دڵ بووم تا ئەمڕۆ